لە مەراسیمێکدا بەشدارین کە مەراسیمی دابەشکردنی 13 کورسی کارەباییە بۆ 13 مناڵی خاوەن پێداویستی تایبەت کە لە تێشۆکەی لەلایەن سەرمایه‌داری نیشتیمانی کاگمەریوانی حاج جەمالەوە دابینکراوە. بەڕاستی ئەمە لە دوو شتا زۆر خۆشحاڵین. یەکەمیان کە قسەمان لەگەڵ بەڕێزیان کرد، بەڕێزیان زۆر خۆشحاڵ بوو و زۆر ئارەزومەند بوو کە بتوانێت هاوکاریەکی زۆر باشی ئەو منداڵانە بکات. و دووەمیان ئێمە پێشتر کە لێرە بووین ئەزانین ئەم مناڵانە خۆیان معاناتێکی زۆریان هەیە کە سوکارەکان معاناتێکی زۆریان هەیەەوە، زۆر بەشیان خەڵکی هەژار و کەم دەرامەدن لە توانیان دانیا ئەم کورسیانە دابینکەن و ئەم کورسیانە هاوکارێکی زۆر باشە بێت تا ڕادەیە کە بۆی مناڵەکان بتوانن کاروباری ڕۆژانی خوانی پێجێبەجێ بکەن، سەردانی ئەوانەی منداڵانی کە لە خوێندنگیان سەردانیان پێ بکەن، سەردانی دەروان پێ بکەن. بۆیە ئێمە زۆر خۆشحاڵین و زۆر سوپاسی کاگ مەریوانەکەین هەم بۆی کە ئەم 13 کورسی دابینکێت و لەوە خۆشحاڵتر بووین کە بەڵێنی پێداین کە بەردەوام بێت لە هاوکاری ئەو مناڵانە و بەردەوامیش بێت لە دابینکردنی ئەم کورسی و بە شێوازی تریش کە هاوکاریان بێت و ئێمە دڵنیاین خوا پاداشی ئەداتەوە، سەرکەوتووی کە نمونەی زۆر بێت و ئینشاءڵڵا هەزار هێندەی بێتەوە جێگای. بەڕاستی لەبەرەوەی کورسی کارەبایی تا ئەم سنتەرە تایسات یەک جار بۆی دابین کراوە. تقریبا ئەمە لە 93 سنتەرە دروست بووە، چاوەڕێمان نەکرد بەڕاستی. یعنی ئێمە ڕۆژێ لە ڕۆژان ئاوا خێرخوازیەکە بێ کورسی کارەبایی بمو دامینکە. لەبەرەوە ئەحسایەکی دقیقمان پێ نییە، بەس ئەوانەی کە ئێستا لەبەردەستمانە بوو تقریبا 13 ناو بوو و دڵنیام چەندەها نەخۆشی کەش هەیە. لەبەرەوەی ئێمە بەڕاستی وەکتمدی چاوەڕانی نەوەی کەوا شتێکی وا بێتە بەردەستمان و بەیانکردن. نەخۆشی زۆرمان هەیە و ئێمە بەنای سنتەرەکەمە زۆر سپاسی کاگمەریوان و دکتۆر پشدەرەکەین کەوا توانیان ئەم کورسیانە بۆ مناڵان دابینکەن و ئەو مناڵانی کە هەڵمان بژاردووە بە زۆری ئەو مناڵانە کەوا ڕاستە کەم تواناییەکیان هەیە بەڵام زۆربیان خوێندکارن ئەچن بە مەکتەب و چکە هەدەفی سەرەکی ئێمە لە چارەسەری ئەم مناڵانە ئێمە ئەمانەیە چەند بتوانین ئەم مناڵانە بگەڕینەوە ژیانێکی ئاسایی وەکو مناڵێکی ئاسایی. ئەم کورسیانش بەڕاستیە هۆکارێکی یارمەتی دەرەوەی هەم ئەرکێ لە دایک و باوکەکە کەم کاتەوە، هەم مناڵەکەش خۆی بەپێی توانێت بچێتە دەرەوە، بچێتە باخچەیەکەوە یاخۆ بچێتە خوێندنگاکەیەوە. و چەندەها نەخۆشیکەمان وەکو پێمەتی ئێمە لیستەکان حازر دەکەین بۆ کاکزەمال بێ یاخۆ بۆ کاگمەریوان بێ یا هەر بەڕێزی کە بتوانێت هاوکاری سنتەرەکەن زۆر سوپاسیانەکەین. دکتۆر تایبەتمەندی کورسیەکان چییە کە هاوکاری مناڵەکەش بکات و کە سوکارەکەشی تۆ زەباری سەرچامیان سوک؟ بەڵێ بەڕاستی ئەو نەخۆشانەی کە هەڵمان بژاردووە ئەو نەخۆشانێکن کە خۆیان ئەتوانن کورسیەکە بەکاربێن. چکە کورسیەکە بە کورسێکی کارەباییە تەنها پێویستی بەدەستی مناڵەکەیە، وەکو کۆنتترۆلی چۆن تەلەڤیزیۆن و ئەوانە ئەتوانێت بە ئیتجاهەکان بیجوڵێن یاخۆ مناڵک کورسیەکە بەرەو پێشەوە یاخۆ بەرەو ئەملالا بجوڵێ. لەبەرەوە هیچ ئەرکێکی لە کاتی چکە پێشتر کورسی ئاساییمانەیە بە مناڵەکە ئەبای دایکی یا باوکی مناڵەکە پاڵی پێوەنایە، بەڵام سام کورسی خۆشبەختانە خۆی کارەباییە شەحن نەکرێت، مناڵەکە تەنها دەستی بەکار بێت توانێت کورسەکە بەکاربێنێ بچێتە پارتێکەوە بچێتە خوێندنگاکە بچێشۆنە گشتەکانەوە. سپاسی وەشەکەن.